بەڕێوەبەری هاتووی سلێمانی ئێستا ئەمڕۆ دەست بەکار بووم. دیارە ئەو گۆڕانکاری لە چارچەوەی گۆڕانکاریانەیە کە لەسەر ڕاستبادەی بەڕێز جێگری سەرکی حکوومەتی یاریمی کوردستان کاقوبات کە زۆرێک لەو شوێنانی کە پێویستەکە ئاڵوگۆڕی تیا بکرێت دیارە لەسەر ڕاستبادی بەڕێزیان ئاڵوگۆڕی تیاکراوە. من یەکەم توانم بڵێم بەڕێوەبەرم کە ئێستا دەست بەکار بووم. دیارە ئێمەش وەکو بەڕێوەبەری هاتووی سلێمانی بەدڵنیاییەوە کۆمەڵێک پلانمان ئەبێ ئینشاءڵڵا لە داهاتووە. ئەمانوێت بەڕاستی بەڕێوەتی هاتووی سلێمانی لەسەر ئەوەی کە بیکەین بیوە بە شێوازێ بە هاوکاری هاوڕێیانم بتوانین بیکەینە یەکەمەکانی عێراق و هەرێمی کوردستان کەوا بەڕێوەتی هاتووی سلێمانی لێشوکارەکانە زۆر باش بتوانین ببینە پێشەوە و لەبەرەوەی ئیشوکارەکانی بەڕێوەتی هاتووی سلێمانی زیاتر خزمەتکردنە بە هاوڵاتیان بۆیە پێویستە پلانی تایبەتی خۆمانمان هەبێت. لە 2006 توانم بڵێم لەم بەڕێوەبەراتیە کارم کردو لە زۆربەی بەشەکانە کارم کردەوە هەموو ئەو برا ئەفسەرانی کە لێرن هەمووی هاوڕێ و برادری کۆنی خۆمن و لە دڵسۆزیان گومانم نییە بە هیچ کاتێک، بەڵام ئەوەی کە هەیە لەوانەیە ئەو کاتی کە ئەڵێن لە کول حادیث و حەدیث لە کاتی خۆیان بتوانین ئەو کاتێک کە بڕیارێکماندا هەر بڕیارێک بدەین بە ئاگاداری سەر و خۆمانە دێن بە دڵنیاییەوە.